بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان بەداتە باز لە داهاتی بەردەستی حکوومەتی ماوە بەسەر کوێریم دەکەین لە 12 مانگدا دیارە لە 12 مانگدا ئەو داهاتی کە لە بەردەستی حکوومەتی ماوە بەسەر چوو بووە زیاتر لە خەرجی 12 موچە بەڵام نۆموچەی دابشکردووە ئێمە بەداتا ڕوونی دەکەینەوە بینە سەر داهاتەکانی بەردەستی حکوومەتی ماوە بەسەر چوو لە ماوەی 12 مانگی ئەم ساڵدا جۆری داهات فرۆشتی نەوت بە بۆری تاوەکو 25 سێکە نەوت بە بۆری فرۆشراوە داهاتەکەی 2 تریلیۆن و 935 میلیارد بۆ بەڵام ئەوەی کە بە حکوومەت ماوەتەوە دوای لێدەرکردنی خەرجی کۆمپانیەکان 1 تریلیۆن و 335 میلیارد بۆ حکوومەت ماوەتەوە پارەی هاتوو لە بەغداوە لەم ساڵدا 4 تریلیۆن و 700 میلیارد دینار لە بەغداوە هاتووە داهاتی ناوخۆ سنوورەکان و هاوپەیمانان مانگانە 346 میلیارە بە 12 مانگ دەکاتە 4 تریلیۆن و 149 میلیارد دینار نەوت بۆ پاڵاوگەکان ئەو نەوتێک کە تەرخان کراوە بۆ پاڵاوگەکان مانگانە پێشتر لەو راپۆرتێک کە حکوومەتی کاربەرە کەراراستەی پەرلەمانی عێراقی کردبوو بە 51 میلیارد دینار خەمڵاندبووی کۆی ئەو 12 مانگە 619 میلیارد و 943 میلیۆن دینارە فرۆشی نەوت بە تەنکەر ئێمە بەلانی کەمەوە خەمڵاندومانە لە ماوەی 5 مانگە ڕابردوودا داهات بڵێن بەرهەمێنانی نەوتێرم سەروی 300 هزار بەرمیل بووە ڕۆژانە نزیکە هێشتا بەرمیلی تەسلیمی عێراقراوە زیاتر لە 200 هزاری لە ناوخۆ فرۆشراوە ئێمە بەلانی کەمەوە خەمڵاندومانە ئەو داهاتی کۆمپانیەکانیشمان لێ دەرکردەوەی کە چونکە حکوومەت و کۆمپانیەکان نیوە بۆ حکوومەت نیوە بۆ کۆمپانیەکانە داهاتەکە زیاتر لە 1 تریلیۆن دینار بوو واتە کۆی گشتی داهات لە ماوەی ئەو 12 مانگە 11 تریلیۆن و 139 میلیارد دینار بووە ئێمە بەلانی کەمەوە خەمڵاندومانە بینە سەر خەرجی موچاوی کە حکوومەت خەرجی کردو حکوومەتی ماوە بەسەر چوێرم خەرجی موچەی نۆ مانگ 8 تریلیۆن و 222 میلیارە ئەی داهاتی چەند لە بەردەستدا بووە 11 تریلیۆن و 139 میلیاری لە بەردەستدا بووە ئەو داهاتی کە بۆی ماوەتەوە 2 تریلیۆن و 916 میلیارد دینارە بەلانی کەمەوە بەوەندە دەخەمڵێنرێت کۆی خەرجی 12 موچە ئەگەر حکوومەت 12 موچەی خەرج کرد بە دەکاتە 10 تریلیۆن و 963 میلیارد دینار کۆی خەرجی موچێ واتە داهاتی بەردەست کە 11 تریلیۆن و 139 میلیارە لە خەرجی 12 موچەکە زیاترە کە 10 تریلیۆن و 963 میلیارد دینارە کۆی موچە خوراوەکان ئەو موچانەی کە خوراون لەم کابینەیە بە سێ موچەی ئەم ساڵیشەوە بەرز دەبێتەوە بۆ دە موچە کە بە تاواتی نەدراوە لەم کابینەیە حوتیان هی ساڵی 2020 کە بە تاواتی نەدراوە سێ موچەشان هی ئەم ساڵە کە کۆی خەرجی ئەو دەموچەیە 9 تریلیۆن و 5 میلیارد دینارە هەروەها لەم کابینێدا دەمانگ لێبڕینی موچە هەبوو نۆ مانگیان بە لە سەدا 21 مانگێکیشیان بە لە سەدا 18 کە کۆی لێبڕینەکەش 1 تریلیۆن و 854 میلیارە واتە لەم کابینێدا بە لێبڕین و بۆ موچەش کە بە تاواتی نەدراوە 10 تریلیۆن و 859 میلیارد دیناری موچەی موچەخۆران خوراوە بینە سەر کۆی موچەخوراوەکان لە ماوەی 9 ساڵدا لە ساڵی 2015ەوە بەم شێوەیە 34 موچە بە سیستەمی پاشەکەوت دابش کراوە دیارە سیستەمی پاشەکەوت لە ساڵی 2016 کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە سەرەتادا لە سەدا نیو موچە دەدرا بە دواتر لە ساڵی 2010 بۆی خۆپیشاندانەکان بڕێک زیاتر بڵێن بڕی لێبڕینی موچە کەم کراوە ئەوەی کە بە سیستەمی پاشەکەوت دابش دەکرا واتە 34 موچە بە سیستەمی پاشەکەوت دابش کراوە کۆی ئەو لێبڕینانەی کە ئێمە خەمڵاندومانە بە 11 تریلیۆن و 275 میلیارد لە کاتی پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتی موچە ئەوەندە لە موچەی موچەخۆران بردراوە هەروە 15 موچەی تەواویش نەدراوە 15 موچەی تەواو نەدراوە لە 2015ەوە کە 4 موچیان هی 2015ە هەروەها 1 موچیان هی 2017ە 3 موچیان هی 7 موچیان هی 2020 هەروە 3 موچەشان هی 2023 کە 13 تریلیۆن و 300 میلیارد دینارە کۆی ئەو پارەی ئەو 15 موچەیە دەکاتە 13 تریلیۆن و 300 میلیارد هەروە دەمانگ لێبڕینی موچە هەبوو لە 2020 و 2021 کە دەکاتە 1 تریلیۆن و 854 میلیارد دینار واتە بە کۆی گشتی بە 34 موچەکە بە سیستەمی پاشەکەوت دراوە بە موچەخۆران هەروە بە 15 موچەی تاو نەدراو هەروە بە دەمانگ لێبڕین
26 تریلیۆن و 429 ملیار دینار لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا لە موچەخۆران خوراوە. لە کاتێکە قەرزی هاوڵاتیان لای حکوومەتی کاربەرە کرد بە نزیکەی 3 تریلیۆن دینار دەخەمەندرێ بە پارەی ئاو بە پارەی کارەبا بە پێشینەکان، بەڵام حکوومەت بە پێچەوانەوە زیاتر لە 26 تریلیۆن دیناری موچەی موچەخۆرانی خواردووە و ئامادەش نییە بیراتەوە. بەخوای گەورەتان سپێرین خواتەڵە.